لە درێژەی سەردانەکەیدا بۆ ئیدارەی ڕاپەڕین قوبات تاڵەبانی سەردانی قەزای پشتدەری کرد بە مەبەستی پشتیوانی لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان و بنکەکانی بانگەشەی هەڵبژاردننی لە سەنگەسەر بەسەر کردەوە و ڕایگەیاند. یەکێتی تیمێکی بەهێز بۆ داکۆچیکردن لە مافەکانی گەلی کورد ڕەوانەی بەغداد دەکات. وتیشی لە بەغدادەوە ئارامی و گەشا بۆ هەرێمی کوردستان دەگەڕێنینەوە. حەزەکەم ئەمڕۆ بە یادی ڕۆژنامەگەری کوردستان پیرۆزبایی لە هەموو ڕۆژنامەنووسێک و میدیاکارێکی کوردستان و عێراق بکەم. کەس و کاری سەربەرزی شەهیدان خەڵکە تێکۆشەرەکە ئەم دەبەرە تێکۆشەرە. خۆشحاڵم کە لەگەڵتانم ئەمڕۆ بەم بەیانیە. خۆشحاڵم کە ئەم خۆشحاڵیە ئەبینم لە ئێوەوە لە پێناوی یەکێتیەکەتان، لە پێناوی کوردستانەکەتان کە ئێمە ئەمڕۆ بەرەو هەڵبژاردنێکی دیکە ئەڕۆین. گرنگە ئەم خۆشحاڵیە و جۆش و خرۆشەی کە ئەیبینین بیگوازینەوە بۆ سەر سندوقەکانی دەنگدان و زۆرترین دەنگ بۆ لیستی شەهیدان، بۆ لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان، بۆ لیستی 162 بهێنین. تێکۆشەران، شاراوە نییە کە ئەمڕۆ کوردستان لە بەردەم مەترسی گەورەدایە. شاراوە نییە کە ئەمڕۆ پێویستە تیمێکی بەهێزی کوردستانی، تیمێکی بەهێزی یەکێتی نیشتیمانی بنێرین بۆ بەغا، تاکو لە بەغاوە لە پەرلەمانی عێراقەوە شەڕ بکەن لەسەر مافە دەستوریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. لە بەغاوە ئێمە ئەتوانین سەقامگیری و ئارامی بگەڕێنینەوە بۆ بازاڕی کوردستان، بۆ گوزەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. لە بەغاوە ئەتوانین شەڕ بکەین لەسەر مافە دەستوریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. بە تیمێکی بەهێزەوە ئەتوانین ببینە خاوەن ئەو هێزەی کە ئایندەی خۆمان بەدەست خۆمان بێتەوە جارێکی دیکە. لە ڕێگای بەغاوە ئەتوانین هەر کێشەیەکی هەیە، هەر کێشەیەکی سیاسی کە هەبێ لە عێراقا، لە بینی کورد و عەرەب، لە بینی کوردستان و عێراق چارە سەر بکرێ. نەیەڵین هیچ لایەکی دیکە ئاراستەکە بەرەو خراپی ببا، بەرەو گرژی بمان با، بەرەو ناسەقامگیری بمان با. ئێمە بینیومانە کە سەقامگیر بێ کوردستان، کە کوردستان سەقامگیر بێ، کوردستان ئاوەدانە بێتەوە. کە کوردستان ئاوەدانە بێت، گوزەرانی خەڵک باشە بێت. کە گوزەرانی خەڵک باش بوو، کوردستان گەشاکات. ئێمە ئەوەمانەوێت. ئێمە ئەو هێزەین کە بۆ ئاشتی شەڕمان کردووە. ئێمە ئەو هێزەین بە پشتیوانی خەڵکی تێکۆشەری ئەم دەبەرە درەندەترین تەرۆریستمان شکاندووە. ئێستا کە بەرەو ئارامیە ڕۆین، پێویستە کاندیدەکانمان باشترین کاندید بن، کاندیدەکانمان بچن گلەیی و گازندەی خەڵک گوێ لێ بگرن، خەڵک ئاشت بکەنەوە و خۆیان ئامادە بکەن بۆ قۆناغی دیکەی شەڕی مافی پاراستنی مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بەغاوە. هەر لە درێژەی سەردانەکەیدا بۆ پشتیوانی لیستی 162 یەکێتی قوبات تاڵەبانی لە قەڵاتزیەوە ڕایگەیاند بە بەدەستهێنانی ئایندەمان لە ڕێگەی یەکێتیەوە دەتوانین کێشەکانی نێوان هەرێم و ناوەند چارەسەر بکەین بە تایبەت موچەی فەرمانبەران. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەو باوەڕەداین کە کێشە چارەنووسازەکانی عێراق، کە کێشە چارەنووسازەکانی هەرێمی کوردستان لە عێراقا چارەسەرەکرێت. تەنها بە ناردنی تیمێکی بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ئەتوانین مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بچەسپێنین. ئەم هەڵبژاردنە پەیوەندی نییە بە کێشمەکێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان. تەقیمێک نییە لەسەر ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم هەڵبژاردنە بۆ عێراقە. ئەم هەڵبژاردنە بۆ دەستنیشانکردنی ئەو تیمەیە، ئەو حزبەیە، ئەو لایەنەیە کە ئەتوانێ بە باشترین شێوە شەڕ بکا بۆ مافی ئێوە لە بەغا، وا بکە دەستور جێبەجێ بکرێت. ئەو دەستورەی کە یەکێتی شەڕی کرد لە پێناوی، ئەو دەستورەی کە بەشێکی زۆری ئێوە یان کەس و کارتان خەباتی کردووە لە پێناوی بەدیهێنانی، ئەو دەستورەی کە مافی کوردستانی پاراستووە، بەڵام ئەو دەستورەی کە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە. ئێمە پێویستە ئەو تیمەی خۆمان کە ئەچێ بۆ بەغا پشت بە دەستور ماف لە ئێوە بکات. تێکۆشەران،
تەنها بە ناردنی تیمێکی بەهێزەوە ئێمە ئەتوانین ئایندەی کوردستان بەدەست بهێنینەوە. بەدەستهێنانەوەی ئایندەیمان ئامانجی سەرەکی هەڵبژاردنەکەمانە، شعاری بەرچاوی هەڵمەتەکەمانە، چکەن تەنها لە ڕێگای بەدەستهێنانەوەی ئایندەمان ئێمە ئەتوانین مافەکانمان بچەسپێنین، ئێمە ئەتوانین گوزەرانی خەڵک باشتر بکەین، ئێمە ئەتوانین کێشەی موچە چارەسەر بکەین. لە سەردانێکیشیدا بۆ گوندی زەڵێ قوبات تاڵەبانی ڕایگەیاند یەکێتی ئەو هێزەیە کە بەردەوام بەڕێگەی ئاشتیانە خەباتی کردووە بۆ بەدەستهێنانی مافەکانی گەلی کورد و خۆشگوزەرانی هاوڵاتیان. ئەمڕۆ کە لێرەم لەم دەبەرە کە چەندەها شۆڕشی لێ دروست بوو، شۆڕشێکی سیاسی ڕائگەیەنی، شۆڕشێکی سیاسی کە ئیشەڵڵا بە پشتیوانی ئێوە، بە پشتیوانی خەڵکە تێکۆشەرەکەی ئێرە، بە دەنگی خەڵکی تێکۆشەری ئێرە تیمێکی بەهێزی یەکێتیە نێرین بۆ بەغا، بۆ ئەوەی لە بەغاوە شەڕ بکەن لەسەر ماف و داواکاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. هەرێمی کوردستان لەژێر مەترسیەکدایە. ڕاستە بەهۆی تێکۆشەرەکان کە هەندێکیان لێرن توانرا تێرۆریستانی داعش دوور بخرێنەوە لە هەرێمی کوردستان و هێرش و مەترسی ئەمنی دوور کەوتووەتەوە لەسەر هەرێمی کوردستان، بەڵام کێشەکانی کە ڕۆیان لە هەرێمی کوردستان کردووە تەنها ئەمنی نین. هاوسەنگی هێز تێک چووە لە عێراق. ئێمە لەو هێزە زلە کە سەرۆک کۆمارمان هەبوو کە مامی خۆشەویستان لەوێ خەبات یەکرد لەگەڵ هەواڵەکانی کە هاوسەنگەیەکی ڕاگرت بوو لە بینی کوردستان و بەشەکانی تری عێراق، ئارامی و سەقامگیری گەیشتە کوردستان. ئەم ئارامی و سەقامگیریەش بووە مایەی ئاوەدانی و خۆشگوزەرانی. ڕێتی برای بەڕێزم کاکە قوبات تاڵەبانی و کاک محەممەد وەتمان هەموو هەواڵانم لە فەرماندەیی و لە ڕێخستەکان و کاندیدەکان هاتووینە جێگەیەک بەسەر بکەینەوە کە ڕوحیانەتی جەنابی مام جەلال هەتا ئێستا لێرە بۆنی دێ. ئێمە هاتووین لێرە بەڵێنێک تازە بکەینەوە بۆ ڕوحیانەتی مام جەلال کە هەر وەک چۆن ئەو لە 76 لە ناومێدی میلەتەکەمانەوە دەستی پێکرد و شۆڕشی گەیاندە قیمە و خۆشی ئا لێرەوە توانی ببێ بە سەرکۆماری گەورەترین وڵات لە شەرقی ئەوسەتەکە عێراقا. بۆیە ئێمەش بەڵێن بە ڕێبازەکەی ئەوە دەین کە جارێکی تر هەمومان هەموو یەکێتیەکان لە دەبەری ڕاپەڕین دەست لە ناو دەست بنینەوە بۆ هەڵسانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان، بۆ پێگەشایستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرەیە. بۆیە لەم بۆنەیە ئەمەوێ ئەوە بڵێم دەنگ بە لستەکەمان بدەن کە لیستی 162 کاندیدەکانی ناو لستەکە چی لە خوشکان چی لە برایان خەڵکی شایستن بۆ ئەوەی بتوانین ئێمە ئەم جارەش لەوێ لە عێراق کە دوا منزەڵی جەنابی مام جەلال بوو شەڕی دەستوری لەگەڵ عێراقا بکەین و مافی گەلەکەمان بە دەست بێنینەوە. هاوڵاتیانی دەڤەری پشدەر و قەڵاتزێ و گوندی زەڵێ پەرۆشی خۆیان بۆ لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدەکانی دووپات کردەوە خۆشحاڵی و جۆش و خۆشی هاوڵاتیانی ئەو ناوچانە لە کاتی ئامادەبوونی لێپسراوانی یەکێتی ئەوە دووپات کرایەوە کە هەمیشە پشتیوانی و پشتگیری یەکێتین.